ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە، جەژنێکی کۆنی کووردە و بەخۆشی بەهاتەوە. هەرکە گوێمان لەو گۆرانە دەبێت بە دەنجی هونەرمەندی نەمر حەسەن زیرەک ئیدی دەست دەکەین بە ئاگرکردنەوە و نەورۆزی ئەو ساڵەمان پیرۆز دەکەین. نەورۆزتان پیرۆز بێت و سڵاوتان لێبێت خۆشەویستان. ئێمە وەکو کەناڵی دیمەن و پرۆگرامی مایکی دیمەن لە یەکەم ڕۆژی نەورۆزدا لەنێو گەشتیارانی خۆشەویستین سەبارەت بەو ڕۆژە پیرۆزباییان لێ دەکەین و دەمانوێت بزانین ئەوان چپامێکیان هەیە و پیرۆزبایی خۆیان لە چێ دەکەن. ئەمڕۆ لە سەیرانگەی هەنارەین لەگەڵ ئەوانەی کە بە گەشتیاری ڕویان لە ناوچە گەشتیاریەکان کردووە نەورۆزی خۆمان دەست پێ دەکەین و لەگەڵ مامە. ئێستا لە سەیرانگەی هەنارەین. ئەمڕۆ یەکەم ڕۆژی نەورۆزە خەڵکێکی زۆر ڕووی لە سەیرانگاکان کردووە بۆەوەی کە خۆشی خۆیان دەرببڕن و بەشدار بن لەوەی کە لە سەیران و گەشتی ئەم ساڵدا گەشتێکی خۆش بکەن. ئێستا دەڕۆینە لای و بەڕێزانە مام حاجی سڵاوت لێبێت و نەورۆز پیرۆز بی چۆنی؟ لە کەیەوە هاتیە دەرەوە؟ وڵا لە بەیانیوە. لە بەیانیەوە. باشە نەورۆزی ئەو ساڵ چۆنە؟ خۆشە ئینشەڵڵا هەموو ساڵ لە خۆشی دابی. باشە جیاوازیەکەی چی ئەو ساڵ؟ وڵی هیچ جیاوازی نییە بەوە پاریش هەر ئەوها هەر ئەوها قەرەباڵغ بەس پار جەوەکە بڕک گەرمتر بوو لێ گەرم بەس ئێستا جەوەکەی ساردا ساردادی و خۆتان ئاگرتان کردەوە خۆتان ئاگرمانان کردیار باشە. پەیامت چییە؟ پیرۆزبایی لە چێ دەکەیت؟ وڵا پیرۆزبایی لە هەر چار پارچەی کوردستان دەکەم. هیوادارم هەر چار پارچەی کوردستان هەموو ملەتی کورد یەکدی بگرن پشتی یەکدی بگرن بەرنەدەن. ئەو هیوایم هەیە هیوای هەمومانە. ئەو ساڵ جیاوازی نیە لەگەڵ ساڵانی ڕابردوو کە جەنابەت دوا باز دەکەی بە قسەی جەنابەت. باشە هیواداری نەورۆزی ساڵی داهاتوو ئەگەر خواتەمەنی دا و ماین جیاوازەکەی چی بی؟ ئیشەڵا خۆشتر دەبیت ئیشەڵڵا. زۆر باشە دەست خۆش دووبارە نەورۆز پیرۆز بدێنە لای و بەڕێزانە چۆنن سڵاوتان لێ بێتەوە کاتتان باش قوربان چۆنی؟ ئەحواڵ باشە چۆنی سەحەتت کووە؟ واگرێدانیشی جەوەکە ساردا جەوەکەی خۆشە زۆرش خۆشە. پیرۆزبایی نەورۆز لە چێ دەکەی و نەورۆزی ئەو ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو چۆنە و پەیامت چێ لە نەورۆزەدا دەتەوێت؟ لە جەنابی سەرۆک بارزانی دەکەم بە تایبەتش لە خانەوادەی خۆم چۆنی هەرەوەندە و گۆڕانکاری نەورۆزی ئەو ساڵ بەراورد بە ساڵان ڕابردوو چییە؟ هیچ فەرقی نییە. بەڕای خۆمان هیچ فەرقی نییە. باش لە کێ واتینە دەرەوە؟ لە سەعات 3:30 شەوە. سەعات چەند؟ 3:30 من 3:30 هاتنێرە لۆ هەزوو؟ وەڵا جەوەکەی خۆش بوو بۆ خۆمان حەزمان کرد بە تەنیاوین. نەژنووسیەتە ئێستا؟ نەژنووسیمەوە. ئەوات بەش کردبەوە؟ وەڵاو تازەمان کردەوە. زۆر باشە. دەبینین ئێمە لە گەشت و سەیراندا زۆر جار مەسەلەن کە گەشت دەکەین لە پاشی خۆمان کە ئەو شوێنە بەجی دێڵین بە پیسی بەجی دێڵین بۆ نمونەوە ئێستا جەنابەت کە واگرتان کردیتەوە تا چەند هەوڵتان داوە بابەتی ژینگە پارێزی و پاک و خاوێنی وەکو خۆی بپارێزن و یعنی ئەو شوێنانەی کە گەشتی لێ دەکەن پاک و خاوێن ڕای بگرن لە پاشی خۆتان. ئێمە بە نسبەت خۆمانە هیچ کاتێک جێمان نەهێشتووە بردیمانە ماڵەوە لە ماڵەوە فڕێمانداوە. هیوادارشم هەموو پاک و خاوێنی بپارێزن. باشە دەتوانی شتێکی خۆشمان پێشکەش بکەی سەبارەت بەو نەورۆزە؟ ئەوە ناخۆشە شتێکمان پێشکەش کە نەورۆزە و نازانم چ بڵێم. وەڵی
وەڵە گۆران دەزانم ناڵێم نازانم بەس نازانم آخر ئێستا نازانم چ بڵێم ئێستا حەزت لە چییە چ دەزانی ئەومان پێشکەشکە بەخۆت دەزانی نەورۆزە خەڵک هەمووی ئێستا خەریکی هەڵپەرچێ و خۆشی و شادی خۆی دەردەبڕیتن جەنابیشت وەکو ئەوەی کە بەشداری لەو گەشت و لەو نەورۆزە خۆشی خۆت بزانین چۆن دەردەبڕی شتێکمان پێشکەشکە بە کەناڵی بەس نازم لەو کاتەی چ بڵێم وڵی هیچ هەموو جارە چ گۆرانێکی دەرەی وەڵا زۆر هەیە یەک لەوان لەو زۆرەمان یەقلمان لە بۆ برێ وڵی ئەوجا لەو ئێستا لێرە ئێستا دەبی برێ من ناڕۆ دەی دوو کاتی یاد لێ من چ جار ناچیش برا من تو ڤیایی گەلک گوری دەبم یارا من دەست خۆش دەنگ خۆش بی سپاس دەکەین دووبارە پیرۆزبای نەورۆستانێ دەکەن هیوای گەشتێکی خۆشتان بۆ دەخوازی خێربێن و سەرسەر و سەرچاوە چۆنە سەحەتان چۆنە دانیشن وەزعتان کووە سەحەتان کووە نەورۆستان پیرۆز بی دانیشن دێمە تەنیشتان دانیشن کوونە سەحەتان کووە وەزعتان کووە لە دیارە و ئاگر و ئەوە چ تێدایە و منجەڵە دۆڵمێ هەموو هەر دۆڵمێ عافیەتتان یاخۆ بەخێر والله باش الحەمدلله خوای بەزیادی پیرۆزبای نەورۆز لە چێ دەکەی والله سەرەتا لە تەواوی کوردانی هەموو جیهان بە تایبەتتر کوردستانی خۆمان و هەر چای پارچەی کوردستان هیوادارین ببێتە مای خێر و خۆشی لە بۆ تەواوی کوردانی دەرەوە و تارەوە بە تایبەتی جەنابتان و کەناڵەکەتان و ئەمەش بەناوی کەناڵەکەمان کەناڵی دیمە پیرۆزبای نەورۆزی ئەم ساڵتان لێ دەکەین نەورۆزی ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو چۆنە یان چ جیاوازیەکی هەیە بەڵێ بێگومان ئەو سار خۆشترە تەبان چەند ساڵ لەبەر ئەو نەخۆشی کۆڕۆنە و کەرەنتین ئەوانە خەڵک نەکرا ینی بەڕاستی وەکو پێویست بێتە سەیران و نەورۆز و شتانە بەڵام ئەو سار ینی ئەوە زیاتری پێوە دیارە گەرم گۆڕەش زیاتر پێوە دیارە ئیشاڵە دەبێتە ساڵەش خۆشی و شادی و لە بۆ تەواوی ینی وەکو دەلایەن و حزبەکان وەکو برایان لەسەر مێزەشی گفتوگۆ بە تایبەتی ینی حزبەتە سەڵاتدارەکان ینی بە خۆداچوونەوە وەکو برایان وەکو چۆنەوە بەهارە ژیاوە لە بۆمان خی گەورە بە هەموو ڕەنگەکان پێویستمان بە هەمومان پێویستمان بە یەکدریە هەموو ڕنگ و جۆرەکان ئینشاءڵڵە ئەوە هیوای هەمومانە خاتون چۆنی نەورۆزت پیرۆزبی نەورۆزی ئەم ساڵ لە چێ پیرۆز دەکەی پەیامت چیە بەبوونی نەورۆزەوە لە هەموو لایەکی بە نەورۆزی دەزانی پیرۆزی بێ و الحەمدولillah بارەکی خۆشە سارترە بەراورد بە ساڵی پار خێشتان زۆشتان دەستانمان بەڕێ نەکردیادی ساڵی پاروانە بوو ینی تۆزێک جەوەکە گەرمتر بوو وای قسەت ئەخا سار دستانەکەمانێشان تاوا بەڕێ نەکردی ساڵی پاریش هاتن یەکەم ڕۆژ ناوەڵە ناتینە ئەو بۆ نسبەتە خۆمان عایلی خۆمان یەکەم سارە دێنە دەرێ یعنی بە عایلی بەری باشە دەیشەڵە بە خۆشیتان بی ئێستا دۆڵمەتان حاضر کردیەوە نیە لە ساعت چەندەوە هاتینە ساعت هەفتوری بوو لۆ هازوو هاتنە دەرێ لە بەرەوەی کە جێ نەمینێتنیان هەر هەستان لێ قەرە بارەخبی نەکۆ یعنی جێشمان نەمینێت جێکی باش بگرین خۆمان دانیشین بەخۆشیتان بی ئینشاڵڵا بەتەمانە ساعت چەندە و دۆڵمەی ئەوها وەرجێڕن و بیخۆن وەڵاوەچی برنا برشیان بوو ئینشاڵڵا ڕووی دەکەین عادەتەن بەڵێ دەی بەخۆشیتان بی ئینشاءڵڵا ئێستا لەو دەوروبەرێک کە جەنابتان لێی دانیشتین شوێنەکە زۆر پیسە دەبینین بۆ نمونەوە پاک و خاوێنی وەکو جاران ینی مەسەرەن خەڵکی وای هەست بە بەرپرسیاریەت ناکە چ قسەیەکتان هەیە ینی چۆن دەتوانن لەو شوێنە دابنیشن چ قسەیەکتان هەیە بۆ ئەو کەسانەیە کە ئەو شوێنە گەشتیاریانە وا پیس دەکەن وڵا بەشەر بەخۆی لە ماری خۆی کوبی یعنی دەبی لە دەرێشەوە هالەبی گۆگە مارە خۆت بپارێزی دەبی دەرێژ بپارێزی خاوێنی لە دەرێ زۆرەوە چیەکە بەشەر ئەگەر لە دەرێ خاوێن بوو دیارە لە مارش خاوێنە بەس ئەگەر لە دەرێ پیس بوو معنە لە مارشی ئەوە پیسە شوێنی خاوێنتر نەبوو یعنی لێدا بنیشنیان هەر هەستان کردا بنیشن بە خۆمان خایان ماکردەوە گەنە خایان نەبووە پێستریش بووێرە پیستریش بخایان ماکردەوەرێ وڵا باشە چی بۆ خێزانانە دەرەی کە دێنە گەشت و سەیرانەکان و ینی خەریکی سەیرانی خوانن بێ ئاگا لەوەی کە ئەو شوێنە بە پیسی بەجێ دێڵن و پاشماوی خۆیان خایان ناکەنەوە وڵی هیوادارم چاپ بکەن بەس ئەگەر جێلی دەڕا بگرن باشە بەس ئیشەڵاوی دێتن خای بەخانی بەجبێری لۆ کەسەشکە ئەفتەشکە ماگەشکە ئالەمات چۆی دەکە ئەوی لە پاشی دیێتی دێتە بەشەر ئەوی شەر ئەنگۆ ئەوانەی پاشە خۆتان پێشە خۆتان خایان کردەوە ئەی لە پاشە خۆتانەوە بەجی دێڵن علاگەمانی نە هەمووی تێدەکەن ئەو زبرزارەوی بەدەستماکەی تێدەکەن ئینشاءڵڵا پیرۆزبای نەورۆز لە چێ دەکەی پەیامت چیە بەبوونی نەورۆزەوە وڵی پێیان ئینشاءڵڵا خوای گەورە وەلجاری دوێش ئەو سەرۆکانە ئینشاءڵڵا وەزعەکەی باش دەکەنەوە ملەتەی بەتەمای خوای هەر سەبارەت بەو پیسیە کە لە دۆروبەرەتان هەیە دەمەوێت جەم لە قسەی جەنابەت بێ ینی ڕەنگە ئێرە زۆر پیس بێت هەان دەبینین وەکو چکە وەرمانگرت لە وێنەکاندا دیارە کە پیسە
ئێمە تا چەند هەست بەوە دەکەین کە ئەو شوێنانەی کە لێدا دەنیشین بە پاکوخایانی بەجێ بێڵین یاخود پیسی نەکەین. بەڵێ بێگومان ینی دەسەر شوێنێکی دەبێت سەرتا سەری شوێنەکەی دەکاتن بەڵام ئەمە هاتی بە خۆمان کەمەکمان خایان کردەوە بەس ناکرێ هەمووش بەجارەکی لە وەختە چێواڵە بەڵام ئامۆژگارێک لە بۆ برا خوشکانەکە دێن سەرتا خانیەکەی ڕابگرن خاوێنی چکە لە شیز نییە لە ئینسان لە ئیمانەوەی وەکو پێ ساسەم دەفەرمێ نەزافەت منە الئیمان پاک خاوێنی لە ئیمانە بەشەکە لە ئیمان ینی ئیمان هەفتا ئەوەندە بەشەیە یاخو شێست ئەوەندە بەشەیە بەشێکیان لەوەی کە شتێکی هەرگری لە سەرڕێی خەلکی ئەوەش عنی دەگەڕێتەوە ئینسان ئەمەش وانی و بیداتی هەدانیشتی وعدی وەماندا گوتمان بڕۆین بە خاوێنی ینی ئێستا چۆنە دەبی خاوێنتر بیدن دەستان خۆش بی ئینشاءڵڵا بە خۆشی چۆنی باشی نەورۆز کووە لەلات خۆشە پێت یەکەم جارە بێ سەفرەی بێ دەرێ پیرۆزبایی لە چێ دەکەی ئەگەر تۆزێک بێ پێش پیرۆزبایی نەورۆز لە چێ دەکەی لە هەموو عالەمێ دەی ئینشاءڵڵا نەورۆز چی خۆش چاوەڕێ و دۆڵمەی دەکەی حازر بی وەرە مەڕۆ وەرە دانیشە وەرە کاک بیلاد چاوەڕێ و دۆڵمەی دەکەی حازر بی بیخۆی ها حەز لە دۆڵمەیە ئەو دۆڵمەی کە دایکت دروست دەکا خۆشە عافیتان بی ئینشاءڵڵا بە خۆشتان بی سپارە نەورۆز یاخۆ بەخێوێ لە خزمەتتدا دەمیان عافیتان بی زۆر سپاس سەحەتت کووە لەسەر ئەسپەکەتەوە نەورۆزت پیرۆز بی سلامەتی باش ئەوەی خۆتە یانە سوار بووی ناوەڵە سوار بینەوە بەکرێ ئا بە چەندی فڕێ بە چەندی و بە فڕەیە کووە بە وڵا فڕێ 2000ەوە فڕێی 2000 تا چێن دەرە فڕەکە وڵا ئێرە تۆ ئێرەیە نێزیکە یعنی لە شارەزای تێ لەوەی کە ئەسپ سواری بکەنەر ئەخوای یەکەم سوار بوومە بەزەها باش نیمەلێ لێ نییە بەربیەوە ناوەڵە ترسم لێنێ باشە ئینشاءڵڵا بەرنابیەوە نەورۆز پیرۆز بی سەبارەت بە نەورۆز پیرۆزبایی خۆت لە چێ دەکەی و نەورۆزی ئەو ساڵ چۆن دەبینی هەموو خۆش ئەوان دەکەم نەورۆزش خۆشە وڵا نەورۆزش خۆشە ئارێ وڵا لەکەی نوێ هاتە دەرێ لەکە چی هاتێ دەرێ وڵا لەگە دوو برادریە ئارە لە ساعت هەفتە هاتنی دەرێ لەگە دوو براد لە ساعت هەفتەوە لۆ هازواتن وڵا گوتمان جێ قەربارەق دەبێ چۆنە لەگەڵ ماڵەوە لەگەر خێزان و عایلی خۆتان وڵا لەگەم ماڵەوە ماڵ و سنوو دەرێ ئەوان چوینە دەرێ بەتەنیا باشی لۆ خۆتان فەردی هاتین ئارێ وڵا باشە ئەدی خواردنستان هینایەوە بە زگورتیان تکە و سینگ ئەو شتانە بسوی تایگەر ڕۆشتانە مامینە سی تایگەر تایگەرەکە شێر لەگەر تایگەرە ۆشتان هەمی لەگەرە کێک و ئەوانەم لەگەرە بە خۆشتان بیت چ قسەیەکت هەیە دەتەوێت چ قسەیەک بکەی ینی خۆشی خۆت چۆن دەردەبڕی لە نەورۆزدا وڵای خۆشم کو دەور هاتێن دەر لێ خۆش خۆمان لە پیاسەکمان کرد دەچنەوە مارە دوێ ساعت چەند دەڕۆنەوە وڵای دەوری ساعت 6 ئافا هاتنەوە مارێ باشە نەورۆزی و سار گۆڕانکاری تێدا هەیە سەبارەت یعنی جیاوازی تێدا هەیە سەبارەت بە نەورۆز ئەگا قسێک ئەوە بی یەک سۆرترە ڕاستی ئارێ وڵا یعنی بەڕای جەناوت ئەو چۆلیە و کارەکەی چییە مە قۆران ئەگا ئەو کارەکەی بێپارەی بی ئارێ وڵا ئینشاءڵڵا وردە وردە قەرەبارەق دەبیتن سپاس دەکەین بڕۆ بەخێر چی و نەورۆز سەلامەت بێگەت و ڕێستێ چاوەکەم ڕێز سپاست دەکەم قوربان سلااوت لێ بێت و نەورۆز پیرۆز لە تۆش بەخێر بێ سەر چاومان بڕنوێت بەس دیکۆرەیانەوە وڵا بەس دیکۆرە بڕنەیەەکە بەرێوانە کات خوا تاقمەکەی ببینم پیرۆزت بی نەورۆزی ئەو ساڵ سەرتا پیرۆزبای نەورۆزت لێ دەکەین دەمانێت بزانین نەورۆزی ئەو ساڵ بەراورد بە ساڵان ڕابردوو چۆنە بەخوای ئەو سارەکە زۆر خۆشتر لە چاوزاران چەند سارەوەندە قەرەبارغ نەبوو ساوەندە قەرەبارغیشە باشە خەڵکی وایە دەڵێ ئەو ساڵ چۆلترە ساڵان ڕابردوو قەرەبارغ ناوەڵە بەخۆم پارشە لێرە بوویمە ئەو ساگە لە قەرەبارغترە بەرێ ئەو ئەسپەی جەنابتە بەکری دەدەی وانە بەرێ باشە ئەوە کووە کوو بەکرەی دەدەی وڵا فڕی 2000 مە ساپەچی دە ڕۆ دێتەوە 2000 بەرێ ئەدێگە ئەسپەکە ڕۆی ناتەوە بە قوربانی کابرایی هەتی واشتی وا ڕوویدایە ناوەڵە ئەسپەکان هەموو خەریبن ئەوانی کری غەریبن بەجێ دەزان چ ئەسپی غەریب دێنن نارێوەڵە ئادی نەک گولوشکە چلێکە چ دەدێکە سەقەت بی شتێکی غەریب دەینین ناو عالەمێ بووە بۆ نمونە مەسەرەن لە فڕی خۆی زیاتر ڕۆیشتبی تاخیر بووبی ئارێوەڵە هێچتان کردی کاتی وڵای چمان کردیا بەخسەش خۆش بەڕێمان کردی و لێ گەڕاینا لە سەفرە چی نابتە دژمدار ئەسپەکەت نەبەن ڕۆژەچیوی کاورە فڕی بە 2000 لێدا بڕوە ناکەس نابە لێرکانە بێخەمین باشام خەڵک ساڵی پار ئەتا و کاتێک ئێستا تێداینا زیاتر سواریەوە سپەی دەبوو ینی بە فڕە دەیبرد یان ئێستا پار زیاتر بوو ئارێڵە ئەو سەعالم ڕێک بێپارەیە منەتی بە ئەسپینی ئەز لە ئەسپینەیە 2000 ڕەنگە زۆر بیلۆ هەرزانتری ناکەن بکەنە 1000 وڵی چۆم جەماعات هەموو برادە ڕێکەتینەم 2000 وەگرانتری ناکەن بەتەمانی نبکەنە سێ و چارەکە قەرەبارڕی ینی 2025 بکەنە 10000 ئەوەزە خۆشتە دەبی شاڵە ئەوەت باس کرد گوتت خەڵک منەتی باسپینە مالۆ منەتی پێنەمایە حالە لە جاتێ 2000 بەشتەشکە لە خۆرەچی بە خوارد نەچیت دە بەشتەشکە دەدا فڕاست بەچی ناژوە مەبەستەوەیەکە ئەو پارێکە بەو ئەسپەی دەدەن شتەشکە پێ دەکات شتەشکێ پێ دەکات بەرێ
باش ئەوجا تو حەزت لێ کوانە قەرەبارەقتر بی و ئەسپی زیاتر بەکرێ بدەیت ئارێ وڵا برێونەرێ خۆشترە قەرەبارەختر بی خۆشترە. ئارێ وڵا ئینشاءڵڵا بازارت باش دەبی بەس گرانی نەکە یان هەوا بهێڵەوە خەمتان ناوی لە بەدری تو گران ناوی و سەر سەر چاوم ڕاگەورە بەڕێزی ئاجان چۆنن سەحەتتان کووە ئەو کوڕە جوانە چ دەکاتنەوە خەریکی چییە کوی خۆ جوان دەکەی لە بۆ نەورۆزێ ها لە کەی نێوە هاتیە سەفرەی تازە تازە هاتی آه. سەرمات نییە با سەرماتە ئەدی ئەو جلکە جوانت لەبەرەوە ئەو چی پێدەرێن ئەو جلکە گوتک ئەوە چێ فێری کردی بە خۆت دەزانیان فێریان کردی داگو فیرماکرد داکت فێری کردی ئەوەی لە بۆ نەورۆزی لە بۆ ڕاداندای بڵێ نەورۆز خۆشە ئاڵ لە کەی نێوە هاتی تا تازە هاتی باش دەزانە لەگە جەهات لەگە شەپستارە ژوزریای لەگەوان هاتی ئاه نەورۆز لە چێ پیرۆز دەکەی لە هەموو گوورە گوت نورانە بە تەمای چ بخۆی دۆرمە دۆڵمە حەزە دۆڵمەیە ئاه خۆشە ها دۆڵمەی داکت نە هیچێدی هی خاڵۆژنی حازری کردیا ئاه داکت سافی وەرگرتیا داجان کوی سەحەتت کووە نەورۆز لە چێ پیرۆز دەکەی ئەتوو داچی وێ وەنیە سافیت وەرگرتیا داوەتە نەورۆ بەڵێ باشە نەورۆزی ئەو ساڵ چۆن دەبینی بەراورد بە ساڵانی ڕابردوو وڵی سارد و سڕە سارد و سڕە باشە بڕای جەناب تۆ کاری سارد و سڕیە و نەورۆزەی چییە وڵی کاری هەموو شتەکە هەموو شتەکە ئەوڕۆ داوەتە ناتینە دەرێ بەڵێ دەی بە خۆشیتان بی ئینشاءالله گەرم گۆش زۆر سپاس دەکەم سەلامەت ئیشت نییە مە دەڕۆین سەر چاو دیالە بەی باشی لە کامیرێ بکە با بڕۆین سڵاتان لەبێت و نەورۆستان پیرۆز نەورۆز پیرۆز دەخۆش بەخێ بێنە سەر چاوم ئاودانتان کردەوە وڵات نەورۆزش خۆشە بەس جەوەکەی هەو نییە یعنی بڕک جەوەکەی شێدارە شێدارە بەڵێ بەس جەوەکە شێداریان بەردوخەکەش خراپە یان لە ڕووی قەیرانی دارایی قەیرانی داراییەوە بەرەخراپە بەسەر هەر باش بە هەندێ یعنی خەرک ئیمکانەتی وێ بێتە دەرێ بەێ باشە نەورۆزی ئەو ساڵ جگەلەوەی کە جەناب باس کرد ساردا ئەوە هەمووان دەزانی کە ساڵی پار باشتر بوو بەڵام چ جیاوازیەشی تێدا دەبین وڵات جیاوازی شێواتی نابین بەس جیاوازی جەوەکەیە گەنای شوانە لە ساعت چەند دەواتینە دەرێ تقریبا لە ساعت 8:30 بەڵێ خۆشتان بی لەگەڵ چه هاتینە دەرێ بە تەمای چنە ئەو ڕۆ چۆن بەسەر دەبن وڵی لەگە خانەوەەکەم ناتینە بە تەمای وشی عالمی خۆشی شادی نۆزی بکەیتەوە خۆشتان خاتون چۆنی ئەگەر تۆزێک بێ پێش نەورۆزت پیرۆز پەیامت چییە سەبارەت بە نەورۆز پیرۆزبای خۆت چێ دەکەی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم وڵی نەورۆزەکی زۆر زۆر خۆشە یعنی وەکو پار خۆشتر بوو بەڵام ئێستا ئەو ساردا بەڵام جەوەکەی زۆر خۆشە و خەڵک خۆشی خۆی دەکەن و بە خێراتنی کەناڵەکەشتان دەکەم و جەژنی نەورۆز دەکەین ئەوڕۆ زۆر سپاس دەکەین ئینشاڵڵا لە خۆشیدا دەبن بەتەمانە نیازتان چییە ئەمڕۆتان چۆن بەسەر دەبن پلانتان چییە لەکەیەوە پلانەتان دانایە واللهی لە دوێنێشەوە ئەو پلانەمان داناوە و ئینشاڵڵا بەخۆشی بەسەر دەبین کەش و جەوەی خۆشی هەبیتن ئینشاڵڵا هەموو شتێک بەباشی دەڕاتن دەمەلاینگۆ چۆنی قوربان ستاو دێ بێ چۆنی حواڵ سەلامەتی باش بەخێر گەنجێک نەورۆزی ئەو ساڵ چۆن دەبینی وڵی بەنسبە ئەو سار فەرقی لەگە سارەکان کە چکە و سار لە ڕووی قەیرانی دارایی و لە ڕووی موسە و شتیوە بڕک کەمتر بووە بەس هەر خۆشانی هەلۆ گەنجول و هەمووی لۆ پیر و هەموو هاتە دەرێ بەعام بەڵێ بەخێر بن باشە دۆزبای لە چێ دەکەی وڵی لە هەموو تاک بە تاچی کورد و لە هەموو جیان و لە کوردی دەرەوە ئێرە و لە ماڵەوە و لە هەموو لە خۆشتامیشڵە خاتون سلااوت لێ بێت و نەورۆز پیرۆز خێر بە سەلامت لە گۆشت پیرۆز بێ لە هەمووتە نەورۆزی ئەو ساڵ چۆن دەبینی و پەیامت چیە پیرۆزبای لە چێ دەکەی وڵی نەورۆزەکی زۆر خۆشە پیرۆزبای لە هەموو گەلی کوردەکەم ئینشاڵڵا هەموو ساڵ ها بەخۆشی دەکەینەوە بە خێراتنی گۆش دەکەم بە خێر بن سەرچا بە خۆشتان بیتستان حەزە کردی نوڕانە بەتەمانە چ بخۆن وڵی یاپراخ پراغ و دۆڵمە هەموو یارەوەیە هەر ئەوەیە نەورۆز بەخۆ بە یاپراغە بەناوانگ ینی ناکرێ مەسەرەن برنج و شلەک بیانی شتێکی دیکە بەخوای هەر یاپراغەکە زیاتر باوە ئەرێ وەڵا هەیە ڕاستە بریانیش دێ و ئەو خواردانە مەسەرەن حازرکردنیان ئاسانە یاخود گرانەوە کووانی ئیلا دەبی
باشە باش عیبینی ئەوی کابان بی باشە عیبینی ئەرێ وڵە کابانی لە دۆڵمە دروستکردنی ئەرێ وڵای ئەوانە با بڕیار بدەن دۆڵمەکە وڵی دەستیان خۆشی دۆڵمەچ خۆشە ئارێڵە کابان نارێڵە چەند جار دۆڵمیوانت خواردی زۆر هەموو چی تو ئەوە چی تووە خوشکمەوە خوشکڵێنەکان نەکات ئینشاءالله سپاس ئەدی داکتان حەزر ناکاتن ئەوە داکمان نەخۆشە لە بەرەندەر بە خۆمان ئەرێ وڵە هەمووشان ڕیان لە دەستاوەکەت هەیە وڵای جەوت لە خۆیان پرسە نازام لە پێشت وە دەرێت وڵا جەعزەکەی بەم میوان بزانە چۆنە ئاوادامبی مەمنون بەخۆشتانبی خاتون دەبین ئێستا لێرکوانە هەندێک شوێن هەنا زۆر پیسن یعنی ئەو خەڵکەی کە لێرە خەریکی گەشت و سەیرانکردنی خۆی بووە بەڵام شوێنەکەی بە پیسی وەجێشتوەر ئەوەی لە تەنیشتەنگۆی ئەوەی لە پشتەنگۆیە قسەتان چیە سەبارەت بەوەی کە ئەو کەسانی کە دێنە ئێرە شوێنەکەی خۆیان پاکوخاین ڕابکرێت وڵی گونا یعنی ئەوە حیسابکە لە ماڵی خۆتی کو ماڵی خۆت دەپارێزی ژینگەش هەروە ترچکە ئەمە دەڕۆین کەسەش کە دوتە شوێنیمە گونا ئەها بە پیسی بزێم هیوادارم هەموو بە پاکوخانی بڕۆنەوە بخانکردن لە کات هات نێرە یەکوانە ئێرەش پیس بوو وانە چکە پشتان پیسە دیارە ئەرێ وڵا خانمان کردو پێشەوەی دانیشین خۆشتان بی ئینشاءالله دووبارە نەورۆزتان پیرۆز ئینشاءالله نەورۆزێکی خۆش دەبی لە بۆ هەموو لایەک بەخێر و خۆشی بی خاتون چۆنی سلااوت لێ بێت نەورۆز پیرۆز سەلامەت بی سلااو لە هێنگۆش بەخێر بێن سەر چاوام چۆنی پیرۆز ئەمڕۆ یەکەم ڕۆژی نەورۆزە ڕوتان لە شوێنە سەیرانگاکان کردووە و خەریکی گەشتکردنی خۆتانن نەورۆزی ئەو ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو چۆن دەبینیت چ جیاوازیشی تێدا وەڵاهی نەورۆزی ئەو ساڵ پێم وایە لە پار و پێرار خۆشتر بوو چکۆ لەبەرەوەی لەبەر نەخۆشی کۆرۆنا خەڵکەکە نەیتانی بێتە دەرەوە بەس ئەو ساڵەکە الحەمدلله جەوەکەش ساردە ئەو ساڵ جەوەکە خۆشەوە لە بەلای منەوە سارد نییە خۆشە ئەوە کچتە؟ بەڵێ ئەوە کچمە باشە خاتون سەبارەت بە پاک و خاوێنی شوێنە گەشتیاریەکان قسەیەکت هەیە دەبینین ئەو خەڵکانەی کە ڕوو لە شوێنانە دەکەن سەرەتا شوێنانە شوێنی خاوێنن بەڵام لە کۆتاییدا کە ئێوارە دادێ شوێنەکان هەموو بە پیسی بەزی دێڵن پامت چیە بۆ جۆرە خێزانانەی کە پابەند نین بەو پاراستنی ژینگەیە وڵی خەڵکەکە هەموو یوانە کە بلێم بە بەشێک لەوانەی کەوان بڵێ بەشێک لەوانەی کەوانە هیوادارم ئەوانیش چاولەوانی دیکە بکەن کە لە دووخۆیان پاشماوە بەجێنالن ئەوانیش پاشماوەکەی خۆیان خڕکەنەوە ژینگەمان خاوێنتر دەبیتن ئینشاءالله نەورۆزێکی خۆش بەسەر دەبن هیوای کاتێکی خۆشتان بۆ سەلامەت بی لە هێنگۆش مبارەک جەمەدانەکە زۆر جوان لەسەر زۆر سپاس مەمنون حەزت لێ بوو یان کوو بۆەوە ئەرێوەڵە حەزم لێ زۆر باشەوە جەمەدانی وەزرکی کوردیش کەلتوری کوردی ئەمە هەمومان شانازی پێوە دەکەین نەورۆز ئەم ساڵ چۆنە لای جەنابەت تەواو فەرقا لە ساڵەکانی دیکە چەند بڕوا خۆشتر دەبیتن بەس ئەو ساڵ تەواو جیاوازە چکە پارساڵش نەکرا ئەو ساڵ دوو بەرابەر کرا جگەلەوەی کە پارساڵ بۆ نمونە نەخۆشی کۆڕۆنا هەبووە بەردۆخێش خراپ بوو جیاوازیەکەی تر چیە ئەوەی کە هەستی پێ دەکەیت وڵی لە ساڵانی دیکە ساردتریشە و باری ئابووری باشتریشە نەورۆز ساردبی خۆشتریان گەرم وڵا هەردووکی هەردووچی ئەگەر ساردبی و ئاگری دەکەین و گەر گەرم بیچ بکەین وڵا ئەگە گەرم بیت ئەو شەردینە دەرێ باشە کۆتا پێیانت چێتەوەی لەو نەورۆزەدا چی بڵێ و دەتەوێت ئەمڕۆ چۆن بەسەربەری وڵی لەگەڵ خێزانەکەم هاتی بەدەرێ کەچێکی خۆش بەڕێ بکەم ئەو پیرۆزبایی لە هەموو کورد و کوردستان دەکەم زۆر سپاسان دەکەم هیوا گەشتیش خۆشتان بۆ دەخوازم بەڕێزی بەخێر بێن درێژ بن انشاءالله كرهم رشال القلوب باجر ورا كلي اكل خطاني او بيكا بكارا كرهم رشال القلوب باجر ورا كلي اكل خطاني او بيكا بكارا هذين قهوالاتي خميل خوش بهارا هذين قهوالاتي خميل خوش بهارا كاني زرك سيران السباي شاهيا لوان القلي سنتي قبند دسقوت عروس تيران الكاني زرك سيران السباي شاهيا لوان القلي سنتي قبند دسقوت عروس تيران مبتا دقوت افلاف جا اكري بيكا كردان اكري بيكا كردان مبتا دقوت افلاف جا اكري بيكا كردان اكري بيكا كردان ساوتان لبيت نوروستان بيروس شونن ما شاء الله يك تاخماتين اخوارك كويس صحتكوا سپاس دەکەم ئەو هەڕێکەتی هەموو پێکەوە یەکڕک واللهی ئەوە دەیگۆ
نازم خاچی ئەوە دەگۆشین ئەمش ئەو جلم زۆر بەدر بوو لەوێندەر گوتم برام ئەوە تازاتی گوتی وەڵی لەبەریان کردی بەس کمە وەگۆ نیە عنی وەکو برێ ڕەش و سوور یان بۆ خاچی وانە زۆر لەبەر دەکرێت هەموو ساڵک وەڵام گوتم ئەو ڕەنگەم دەوێتن وەڵا ئەوانش گوتیان کاکە وەڵا ئەم ژەوم دەوێت ئەوش دەگو ئەم ژەون کاکە هەر سێکی هاودورە تەسمیمتان دووریە ڕەنگەکەشی جوانە پیرۆستان سپاس دەکەم ئەمڕۆ یەکەم ڕۆژی نەورۆزە سپاس دەکەم یەکەم ڕۆژی نەورۆزە سەبارەت بە نەورۆز پێیانتان چییە پیرۆزبایی لە چێ دەکەن ئەوە دەتانەوێ خۆشی خۆتان چۆن ئەمڕۆ دەرببڕن ساڵیادی نەورۆز لە هەموو تاکە تاکشش کوردی چوار پارچەی کوردستان دەکەم وە ببوونی ساڵیادی نەورۆز هەمیشە ئیشەڵا گەشاوە دەبێ هەمیشە خوای گەورە ڕەحم بە هەموو لایەک بکە خوا بمان پارێزی لە هەموو بەڵایەک نسیبەتێک ئیشەڵا ئەو کوردەش دایمە دڵخۆش و کامەران و ئاسوودە دەبی ئیشاڵڵاوە هیوای هەمومانە نەورۆزی ئەو ساڵ جیاوازیەکێ لەگەڵ هیپار بەخوای هەموو ساڵک گۆڕانکاری تێدا هەیە ئێستا پارەکە بە حکمیەوەی هەیە ئایلەیە بۆنە ناخۆشی تێدایە بۆنە ساڵانی پێشووتر کەرەنتین بوو بەخۆ دەزان ئەو ساڵی ئیشەڵا بێ کێشەیە و بێ مشکیلێ و الحەمدولیلا سپاس بۆ خوای گەورەکە ئەو فەزلەی پێداوین الحەمدولیلا دەی بە خۆشتان پیرۆسان دێمە لای جەنابەت ئەتوت حەز لەسەر ڕەنگە چی بکەوە ئەو ڕەنگەی اختیار کرد وەڵڵا هەرسێکمان یەک ڕەنگمان هەڵبژاردو بەس یەکەم جار کێشەتانە بوو لەسەر کێشەکە بڵێ چۆن من هەڵم بژارد ئەوانیش دیار بوو ڕەنگەکان تکیان بەدڵ نەبوو گوتی وەڵا کاکە ئەو ڕەنگە هەڵەبژێری پیرۆستان بی نەورۆزە یەکەم ڕۆژی نەورۆزە سەبارەت بە جەژنی نەورۆز پیرۆزبایی خۆت کە و پەیامت چییە و دەتەوێ ئەم نەورۆزە چۆن بەسەروەری پیرۆزبایی خۆم سەرەتا لە چوار پارچەی کوردستانەکەم بە هیوام ئەوەم کە لەم یعنی بۆ ساڵەکانی داهاتوو دڵخۆش و کامەرانی و هەمیشە کێشە و گرفتی خەڵکیش ئیشەڵڵا چارەسەر بێت و ئیشەڵڵا پەیامیشم ئەوەیە داواکارم لە هەنی حکومەتی هەرێم کوردستان بەڕاستی لە ڕووی بۆ نەقەڵباڵ شوێنی گەشتیاری ئەوە شتەکان پاکخوایانی پارێزن و ئەوە علاگە و زبڵ ئەو شتانەدانە زۆر بەڵام ڕەنگە بابەتی پاکوخاوێنی ئەوەندەی کە پەیوەندی بە بەو خەڵکەی بەو گەشتیارەی کە دێتەوە شوێنانەوە هەبێ ڕەنگە ئەوەندە پەیوەندی بە حکوومەتەوە نەبێت لەبەرەوەی هەرێمە نێرە پیس دەکەین بەس دەتوانێت تەنەگە زبڵێدانە یا شتێدانە هەتا خەڵکەکەش ئەوەی ڕەچاوی خۆی بکات باشە ئەگەر بۆنە من ئەگەر تەنەکەی زبڵی لێ نییە یاخود تەنەکەی خۆڵە نازانم هەر شتێکە بەڵام خۆی ئەمە دەتوانین کاتێک کە دێنە دەرەوە لایلۆنێک چیسێکی گەورە یاخود فەردەیەک شتێک لەگەڵ خۆمان بینین ئەو پاشماوەی کە لە دوای خۆمان بەجی دێڵین لەنا ئەو فەردەیە بکەین و بیبینەوە ینی سەبارەت بۆ قسەیت ئەوم لاریم نییە بەس ئیشەڵڵا هەندێک شتەیە هیوادارم لە خۆیان بەسەر خۆیان ئەوەیان بکەنەوە پاکوخاوێنی بە شێوەیەکی سەرەکی پەیوەندی بۆ کەسانەوە هەیە کە دێنە شوێنە گەشتیارەکان و ئەو شوێنەی خۆیان تا چەند بە پاکوخاوێنی و یاخود بە پیسی بەجێ دێڵن ئەوە ئەوان لە کۆتاییدا هەر هەمومان هەمومان کە دەینە ئێرانە دەوی پاکوخانی ژینگەکەی پارێزین ئێستا تو دێی شتەچی دەخۆی نەفەرێک لە پاشت دێتەوە دەرێ شتەکەی خڕنەکەوێ درێ ئەوە پیس بوو ئەزا نەک حکومت ئەو دەی بەخۆی بە شەرەکە یعنی شعورەکی هەبی کە شتەچی کرد با فرێنەدا علاگەی سەفەری هەیە ئێستا لەگە خۆی بینی و خڕکاتەوە هەرەوەندێ ئێستا خۆ لەسەر حکوومەتی نییە لەسەر حکوومەتی ئەوەندێ جێکرد لە تەرتیب کات و ئەمن و ئاسایشەتی باش لۆ تەرتیب کات و ئەتو بێ سەفرەکەی خۆت بکەی چێ ئەو جێی لۆنگۆ تەرتیب کردی وەڵای ئەوە بخۆمان تەرتیب کردیە حکومەت ئێراوە حکوومەت ئەو جیانەی ئەو هاالێ کردی و خۆشی کردیە و پاکوخانی پاراستیە و یاعلی نەگەڕات تێکسی و ئەمن و ئاسایشی پاراستیە و ئەوە بابەتی پاکوخاوێنیەکە نەورۆزت پیرۆزبی نەورۆزی ئەو ساڵ چۆنە لە لای جەناب وەڵی زۆر خۆشە الحەمدولیلا ئیشاڵڵا هەروەکی سارەکانت کەش خۆش دەبی و بێ مشکلە و بێ کێشە دەبی خۆشەکەی چییە وڵی خۆشەکەی ئەوێ لەگەڵەوەی کات تو هەسی پێ دەکەی کە جیاوازە ئارە وڵا ئێستا سارەکانت کە بۆی کەرەتینەوەشتی بە خۆ دەزین نەماتانی بینە دەرێ ئێستا ئەو سا لە خخوای بەزادیەوە بە حیلە کۆبینەوە و جۆکی خۆشمان بەڕێ کردو ئەلحەمدولیلا بیدایەتە جارێشتا زۆرتان ئێشتا زۆرمامە ئەرە وڵا سەلامەت قوربان دێمە لای جەنامیشە تو شەرتاخم بووی لە گەرەوانە نەورۆزت پیرۆزبی
ڕەنگ حەز لە ڕەنجی خاچی بوو یەکەم جارە ئارێ وەڵام ئەمە ڕێکی خاچیماندان بەس ئەمەش دوانیان ڕەساسی و منش گوتم وەڵای خۆمێگەوان دەون ئامێ توێشامێ گوتم با خۆمێگەریان دەم پیرۆستانبی پیرۆزبای نۆرۆز لێ دەکەم نۆرۆز ئەم ساڵ بەراورد بە ساڵان ڕابردوو چۆنە و پەیامت چییە بۆ نۆرۆزە وەڵای ئەو ساڵ نەورۆزێکە بێک کارانتین و ئانە بەڕێمان کرد و ئینشەڵا ساڵێکی خێر و بەرەکەت دەبێت و هیوادارم گەلی کوردیش سەر بە خۆی ڕاگەێنی و ئینشەڵا بەتەمای خوای دووبارە نەورۆز پیرۆزبی بەهار دەبێت و دەگەینە نەورۆز ئیدی خەڵک بە لێ شاوڕ لە سەیرانگاکان دەکەن و کەیف و شادی خۆیان لە سەیرانگاکان دەردەبڕن و گەشت دەکەن بەڵام خەڵکانێک هەن بیر لەوە ناکەنەوە کە ژینگەکە پیس دەکەن و لە بیرەوە دانین کە ئەو شوێنەی کە تێیدا دانیشتون بە پاشی لە دوای خۆیان بەجێ بێڵن ڕەنگە لە دوای وان چەند کەسی تر بێن چەند خێزانی تر بێن و ساڵێکی تریش هەر ئەمان هەر هەمان خێزان بێنەوە شوێنە ئێستاوەی دەیبینین کە شوێنێکە ڕەنگە هی پار ساڵ بێ لەبەرەوەی ئەمڕۆ یەکەم ڕۆژی نەورۆزە بەڵام بە پیسی بەجێ هێڵدراوە ڕەنگە هی پار ساڵ نەبێت ڕەنگە ماوەیەک پێش ئێستا بێتن بەڵام ئەوەی دەبینین مشتێکە لە خەروارێک ئێرە هەمووی بە پیسی بەجێ هێڵدراوە هیوادارین ئەوانەی کە ڕوو لە سەیرانگاکان دەکەن ڕەچاوی پاک و خاوێنی دەوروبەرەکەی خۆیان بکەن و ئەو شوێنەی کە تێیدا دانیشتون و گەشت و سەیرانی خۆیان تێدا بەسەر دەبن بە پاک و خاوێنی ڕای بگرین هیوادارم وا بکەین سلام عەلیک نۆرۆزتان پیرۆز پێدا چی تازە هاتبن ئێستا لە دوو نێواتینە ئێستا هاتینە باشە مامەجان ئەگەر بێ ئێرکوانە ئەوە خەریکی خێمەینە تازە دادەنێن نەورۆزتان پیرۆز نەورۆز یەو ساڵ چۆنە پەیامتان چییە پیرۆزبای نەورۆز لە چێ دەکەن پیرۆزبایی نەورۆز لە هەموو گەلی کورد دەکەین هەر چوار پارچەی کوردستان لەخوا بەزیاد بێ نەورۆزەکە خۆشە بە هیوای خۆشبەختی بۆ هەموو میلەتی کورد خۆشە بە ساردا وەڵی ساردە بە ساردەکە نابێتەوەی خۆشیمان لێ تێکدا سپاس بخوا میشە لە خۆشی دابن نەورۆز یەو ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو چۆن دەبینی وەڵی تا حدێک سارترێ ئەمە وەک خۆمان خەڵکی ئێرە نین خەڵکی کەرکوچین ئێستاش لە کەرکوو هاتین ئێستا گەیشتین لە کەرکووک بەناشکوی نەبێ ڕەوشەکەی بەدڵی خەڵکەکە نییە ئیتر ئێرەمان پێخۆش و باشتر بوو ماش هەموو خزمن و هاتنی ئێرە بەخۆ ناتوانن لە کەرکووک گەشت و سەیرانی خۆتان وەڵی بێگومان ئەتوانین بەس ئەو جێگەم بەکانەکەی بەو شێوازە نیە لە ڕووی شوێنە گەشتیارەکانەوە باز شوێنە گەشتارەکان ئێرە کراوەتر و خۆشتر و ئاوەدانترێتتر جوگرافیاکەی وایە وەش خۆی گەورە وای دروست کردووە باشە هەموو نەورۆزان دێنە و شوێنانە وەڵی زۆربەی نەورۆز دێنێ ئەم شوێنە جارەوەهای دەچینە دەڤری ڕاپەڕین ئارە وەڵا بە زیاتر دەروبەری هەولێریتر وامان پێ خۆشە ئینشاڵڵا لە کێ هاتوونێرە وڵا ئێستا گەیشتینەوەتەوە بەرگەمان دەرەناوە خێمەکەیدا ساڵی پار جگەلەوەی کە بۆ نمونە ڤایرۆسی کۆڕۆنا زیاتر بوو لە ئێستاوە جەوەکەشی ڕەنگە لە ئێستادا ساردتر نەبێ ئەو ساڵ زۆر ساردا ئەوە لە ڕووی بارودۆخ و کەش و هەواوە بەڵام دەبینین خەڵکانێک لە ئێستادان باسەوە دەکەن کە بارودۆخی داراییان خراپە و ئەو ساڵ بەراورد بە ساڵەکانی ڕابردوو چەند ساڵێکە ئەو قەیرانە هەیە بەڵام ڕەنگە ئەو ساڵ زیاتر بێت سەبارەت بەوە چی دەڵێ خەڵکانێکی کەم ینی لە ئێستادا دەبینین ڕویان لە سەیرانگەکان واللهی بەراورد لەگە ساڵی پار تا حدێکی کەم فەرقی هەیە ینی سوپاس بخوا خەڵک بە زۆری دەرچووە ئارە وەڵا خەڵکی زۆر دەبینی ماشەڵڵا خەڵکی زۆر دەرچووە و ئاوەدانە و لەخوا بەزیاد بێ وازی دارایی خەڵک تاسیری هەیە بەڵام بەو شێوەش نییە بڵێکە خەڵک دەرنەچێ ینی بەشێک لە خێزانەکان ئەگەر وەزعی داراییشیان خراپی سەفرە و سەیرانی خۆیان هەر دەکەن بێگومان ئێستێمە ساڵی پار لەبەر کۆرۆناوە بوو لا ئێمە هاتوچۆشت قەدەغە بوو بەخوا بە پێ دەرچوین ئارە وەڵڵا بەس تا سەفرەکەی خۆتان بکەن ئارە وەڵی بە پێ دەرچوین دۆڵمەکەمان هەر خوارد ئارە وەڵڵا چێ دۆڵمەکەی کرده بوو خێزان داچی منداران مەکەی خۆشە وەڵڵاهی لە دوای ئەو دۆڵمە با دوو قسەمان لەو کە بزانین دۆڵمەکەی کووە خاتون کوی ئەوە باسی دۆڵمەکەت دەکەوەرە بابزانام دۆڵمەکەت کووە ئەدەوەرە دۆڵمەی پار باز دەکاتن ئەوە لای خۆمان منطقەیەکی پێڵەن مسەیەزە لای عەرەفا دارستانوانەیە زەوێش
جیا گۆڵەکەی خۆشە لەبەرەوەی دەرچوون نەبوو بە سیارە دەربسی پێیان چوونەوەی ئەوڵا بە پیان سوین دۆڵمەکەمان لێ خۆشت عافیەتتان بی باشە خەڵکانێکن کە ڕوو لە شوێنە گەشتیارەکان دەکەن و سەیرانی خۆیان تێدا دەکەن بەڵام لە پاشە خۆیان پاشماوەکە بەجێ دێڵن و شوێنەکە پیس دەکەن قسەت چیە بەو جۆرە خێزانانە چیان پێ دەڵی واللهی دەڵێم حیسابی خۆت بکە کە نەکو خەڵکی دیگە خۆت ڕەنگە جارێت کە بێتە ئێرە ئەم جێگایە بەکاربیێنی و بتوانی ماوەی ڕۆژی یا دوو ڕۆژێلەکە دڵخۆشی خۆت و ماڵە منداڵە دەربڕی باشتر وای پاک خاوێن ڕایگری باشە ئێمە هیچ قسێکمان نەماوە تەنها پیرۆزبایتانە دەکەین و هیوای گەشتێکی خۆشتان بۆ دەخوازنەگەر جەنابەت قسەیەکت هەیە دەتەوێت شتێکی خۆشمان پێشکەش بکەیت سەبارەت بە نەورۆز فەرموو خۆشی و سەلامەتیتان واللهی بە هیوای سەرکەوتن زۆر سپاسان دەکەم هیوای گەشتێکی خۆش سەحەت بگووە ئەو نەورۆزە چۆنە بەراورد بە ساڵەکانی کە خەڵک زۆر بانگتان نەورۆ خۆشە نەورۆز پیرۆزبایی خۆت لە چێ دەکەی وڵا حاڵم عەڵم لە کەمە وڵا کەمە تا لادێ ڕۆژ ماشەڵا قەڵەبا بوون والله ینی ساڵی پار قەڵەباڵق قەڵەبا باش بوون باشە دی عەفوم دەکەی دەگەڕێم وەلای جەنابەت هۆکار چییە ئەو ساڵ قەرەباڵق نییە وەکو والله نازانم بێ معاشیە نازانم لۆ ئارێ والله باش ئێستا جاران خەڵک زۆر بانگی دەکردن ئارێ والله هەر مەجاری نەبوو ئارێ بەخۆی ئەدی ئێستا والله ئێستا وا دەبینی چەند کەس بانگی کردین والله بەخۆمان دەستنە سەریان ئارێ بەخۆی پارەی دەدەن والله باشە 5 و 10 و ئارێ والله ئێستا ئیشی باشتان کردی لە سبەینەوە یان نا والله ئێستا هاتین ئارێ بەخۆی باشە سەبارەت بە نەورۆز پەیامتان چییە پیرۆزبایی لە چێ دەکەن یانی کو پیرۆزبایی نەورۆز ئەم ساڵ لە چێ دەکەن والله لە عالەمێ ئارێ والله ئیشین گۆشت لەگەر عالەمەیە ئارێ والله هەر لە ئەگرە عالەمێ ئەو نەورۆزە چۆن دەبینی والله وا دەیبینی جەوەکە ئەوها دیارە و ئارێ والله دەستنە سەریان دۆڵ و زڕیان لێ دەدەن و یاننگۆ حەسان لێ چەند قەرەباڵغی لۆنگۆ باش ئالۆمە خۆشترە ئارێ والله لۆمە خۆشترە دە ئینشاءڵڵا نەورۆزێکی خۆش دەبی جیرفانیشتان پڕ دەبی یوای باشتان لە بۆ دەخوازم مەمنونی تومە زۆر سپاس بەردەوام بن فەرموو بەردەوام بن کە دەستپێکی نەورۆز دەست پێ دەکات بە ئاگر دەست پێ دەکاتن هەموو نەورۆزێک ئێمە لە سەرەتادا بە ئاگر دەکەینەوە و دەست بە نەورۆزەکەمان دەکەین ئێستا زۆر بەڕێزانە لە سەیرانگە دانیشتون و خەریکی گەشتی خۆیان و ئاگرێکیان کردەوە دەچینە لایەن و پیرۆزباییان لێ دەکەین سەلام عەلەیک چۆنن سەحەتتان چۆنە نەورۆزتان پیرۆز خۆش بیارە لەم گۆشت پیرۆزبایی دەکەین هەموو کوردێکی بەڕێز پیرۆز بێت سەبارەت بە نەورۆز پەیامێکتان هەیە پیرۆزبایی لە چێ دەکەن وەڵای پیرۆزبایی لەگەر چارپارچەی کوردستان دەکەین و لە هەموو کوردێکی بەشەڕەف دەکەین نەورۆز لە هەموو کەسێک پیرۆز دەکەین زۆر باشە نەورۆزی ئەو سار بەراورد بە ساڵانی ڕابردوو چۆن دەبینی وەڵی هەموو نەورۆزەکان خۆش بۆ ئێستا کە زۆر نەورۆزێکی خۆشە و خەڵکەکە هەموو هاتە دەرێکە و بە ئازادی دەژیتن و خۆشە نەورۆزەش زۆر خۆشە لە خۆشیدا بن ئینشاءڵڵا خۆشی خۆتان چۆن دەردەبڕن جگە لەوەی کە هاتوونە بەشداریتان کردووە لەو گەشتە چاوەکەم چۆنی سەحەت چۆنە ئەحواڵ باشە وەست چۆنە عەزیزی من چاوت مازەکەم خۆشی خۆتان چۆن دەردەبڕن وەڵی زۆر خۆشە ڕۆژەکی نەورۆزەکەی ئەوە کە هاتنێ گەشت وزارێکی خۆش و ئازادیە و ئەوە لە خۆش زۆر ساعت چەند دەواتین وەڵا لە دوێ شەوە کەولیرکانەینا لە دوێ شەوە لێرەنا سەرماتان نەبوو وەڵی زۆر سارد بوو بەس خێمە و شما پێ بوو سۆ بە ما پێ ئاگرما کردەوە زەوەش زۆر خۆشی هەیە خۆش سەبارەت بە بابەتی پاک و خاوێنی ئێمە دەبینینە سەیرانگاکان بەشێک لە خەڵکەکان کە بەشداری لە هەنجی نەورۆز و لە گەشت و گوزارەکاندا دەکەن و دێن لە بۆ گەشت بەڵام ئەو شوێنەی کە لێدا دەنیشن بە پیسی بەجی دێڵن چ قسەیەک تێ بۆ کەسانەوە ئێوە کە ڕۆیشتن لێرە شوێنی خۆتان چۆن جێدێڵن وەڵی ئێمە لایلۆنمان لەگەرە خۆمان هیناوە کە خاوێن پاخاوێنی دەکەنەوە بەس ئەمە داوا کارن لەو خەرکەی خاوێنی بپارێزن کامە دەڕۆین حیلەشکە دێتە جێمە هەر برا و خوشتیمە دێتە ئێرکوانە ئەمە دەبی پاک خاوێن ڕاگرین کەمە هاتینا دەبی خاوێنی پارێزین ژینگە پارێزەکەی خۆشمان بە جوانی بکەین بە ڕێک و پێچی
لەگەر چی هاتیینە دەرێ ماشەڵڵا قەرەبارق دیار وەڵی زۆرین عایدەکان تقریبی هەژنەوە عایلە پێکەوە هاتینە دەرێکە موفقن ئینشاءڵڵا دووبارە نەورۆستان پیرۆز دەستمەکرد مامە جان چۆنی ئێ باش کاکە دەستان خۆش بیارە بەخێر مامە کوی سەحەتتان کووە دایە باشی سەحەتتان کووە نەورۆستان پیرۆز باربی لەکەی هاتێ دەری والله هێواری هاتین هێوارێوە ئەتشەر لەگەڵ بە ڕێزانەی پێکەوەین هەمومان بەخۆشتان بی ئینشاءڵڵا ئەو شۆ سارد بوو چۆن لێرکوانەمانەوە باش با دقەتین دقەتین ماخابی هەدی ئەمە وەسای لێ دەقەتان وەساینەما باشە سەبارەت بە نەورۆز قسەیەکت هەیە دەتەوێت چی بڵێ نەورۆزی ئەو ساڵ چۆنە والله نەورۆزی خۆشە یارەبی خۆش بێری والله ئەمە چییە پیرۆزبایی لە چێ دەکەی والله پیرۆزبایی لە هەموو برادران دەکەم هەمووی برادەکان هەمووی کەس مەغدوو نەبیتن نا خێزانەکەت لە چێ باوێش بێ قسە بکاتن والله لێرە نازەمە وا لەورەینە هەموو لەوە ڕاوەستاینە ئەرێ والله باشە ستانینە خواردن چتینە دۆڵمە هەموو هەر دۆڵمەیە دۆڵمەکەیە باشە سەفرە و دۆڵمە یعنی لا دەبی سەفرە و دۆڵمە دۆڵمە لەگەدایە ئەو دوایەت کەش دێدەین سەعات تکەی لێت والله وەختی هێوارێ سەوری دەڕوا عەزەکە میوان بن چاوەکەم شتێکی خۆشمان پێشکەشکە بۆ بۆنەیەوە وەک بەکەیفی خۆت قسەیەکی خۆش چی ڕۆکەک بێ نوکتە هیچت نییە بەتارم زۆر ئەو زۆر سەرما بووە سەرمای چی پێ نێشتی دووبارە پیرۆستانکەم حیاتم بەخێر بێن مامە جان ماندی نەبوون و نەورۆستان پیرۆز چۆنن سەحەتتان کووە یا جان چۆنی سەحەتت کۆ نەورۆز پیرۆز بی ڕەبی لەنگ گۆش مبارەک جیاوازی نەورۆزی ئەو ساڵ بەراورد بە زمانی گەنجینگۆ چۆنە ناخۆشە ناخۆشەکەی چییە؟ قەیرانیە و بێبەنزینیە و قەیرانێکی بێعاد زۆرە بۆ ملەتی کورد زمانی گۆڵها نەبوو نەوەڵە لە خۆشی دابینەوە جاران کە دەهاتنە گەشتەکان گەشت و سەیرانتان دەکرد لە نەورۆزەکاندا چۆن بوو ینی بەراورد بێستان بە خۆشی دەمان کردو بە ژیە معنە بەدڵەتی پاک و ئێستا هیچ وەعز خۆش نییە ئێستا هاتوونە دەرەوە یعنی خۆشی خۆتان چۆن دەردەبڕنەوە وڵای بەخەم باری دەری دەبڕین بە زۆی ناچاریە و لە بە منداڵان ئارێ وڵا ئێستان بە خۆم هەتیومەیە لە بەخاتێتیوەکان هاتومە دەر نەداتمە بەڵێ کرێچیشمون لە نەعیلاجیان هاتومە دەر لە بەخاتری منداڵەکانم دەیشاءڵڵا بارودۆخەکە بەرەو باشتر دەڕواتیش کورد دەباتە سەری ئیشەڵا خەت کورد بە کەس ناشێ ئیشەڵڵا بارودۆخەکە بەرەو باشتر دەڕوات و خەڵک هەمووی بارگوزەرانی باش دەبێت بە تەمای خۆی بای نەورۆز لە چێ دەکەی لە ملەتی کوردی لە پارچە کوردستان باشە هیوا خوازی ساڵی داهاتوو نەورۆز چۆن بێت یاخوا هەر بە خۆشی بی و سەرکەوتوو بن و ماڵ و منداڵمان بە خۆشی بژین لەگە ملەتی کورد بەخۆشتان بی خۆش بی یاخوا سەرچاو گەیشتینە کۆتایی پرۆگرام و پیرۆزبایی خۆمان لە هەموو ئەو کەسانە کرد کە لە سەیرانگاکان و خەریکی گەشت و سەیرانی خۆیان بوون بەڵام دووشت کە زۆر جێ سەرنج بوو پێم باش بوو لە یەکەم ڕۆژی نەورۆز و لە پرۆگرامی ماچی دیمەندا باسی بکەین هەموو شوێنانەی کە گەشتیارەکان ڕووی تێدا دەکەن ڕەنگە پاکوخاوێنیەکی باشی تێدا هەبێت و شوێنەکە وەکو بابەتی ژینگە و پاکوخاوێنی تا ڕادەیەکی باش پارێزراو بێ بەڵام لە کۆتاییدا ئەو دیمەنانەی کە دەیبینین دیمەنی ناشیرن و شوێنە گەشتیارەکان پیس دەکەن و هاوڵاتیان جگەلەوەی کە پیرۆزبایی خۆیان کرد و ئەو هیوا و ئاواتانەی کە هەیان بوو لە پرۆگرامەکەدا باسییان کرد یەک دوو شتیان باس کرد کە جێ سەرنجی ئێمە و ڕەنگە
ئێوەش سەرنجتان لەسەر ئەوە دابێت. یەک پاک و خاوێنی، دووش بابەتی مەزرعە و سیاسکردن و تەلبەندی ئەو شوێنە گەشتیاریانەی کە هاوڵاتیان لە نەورۆز و بارەکاندا ڕووی تێدەکەن. هیوادارین سیاج و مەزرعەکان لەو شوێنە گەشتیاریانە ڕوو لە کەمبوونەوە بن. ئەوە هیوای ئێمەیە ئەگەر زیاد نەکاتن. لە کۆتاییدا دووبارە دەڵێم نەورۆستان پیرۆز. هیوادارم کوردستان هەمیشە ئاوادان بێت. ئەو ناکۆچی و دووبەرەکی و بارودۆخە خراپەی کە بەسەر میلەتی ئێمەدا هاتووە لە ساڵی ئایندە ئەگەر هەر نەشمێنێت بەڵام کەم ببێتەوە. هیوای نەورۆزێکی خۆشتان بۆ دەخوازم، ماڵتان ئاوا و هیوای گەشتێکی خۆش و کوردستان هەمیشە ئاوادان بێ. خواتان لەگەڵ.